هەتا لە ژیان بمێنین بەردەوام بین شتی سەیر و سەمەرە دەبینین لە هەندێک وڵاتدا ڕەنگە لای خۆمان لە کوردستان کاتێک باسی خواردنی قالۆنچە و هەندێک خواردنی تر دەکرێت ڕەنگە ڕاستەخۆی مەیەڵنج بدەین بەڵام لە هەندێک وڵات بەتایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش خواردنی کولە یەکێکە لەو خواردنانی کە خواستێکی زۆری لەسەرە بەتایبەتی لە وڵاتی کوێیت و سعودیە لە پێگەی ئینستاگرامەوە یەکەم بابەت کە دەست پێ دەکەین پێگەی زە ئێکۆنۆمیست لە تۆڕی کۆمەڵاتی ئینستاگرامەوە باسی لەوە کردووە کۆیتیەکان و سعودیەکان بە گوێنی کولە دەبەنەوە بۆ ماڵەوە و سووری دەکەنەوە یان بە پرۆسی هەڵماندن یان دەیبرژێنن و دەیخۆن شیلۆی ئەم کولەیە هەر بە زیینوێتی کە دەیگرن و دەیبن دەیخۆن بە بەرەپارێکی خەیاڵی دەکردرێت ئەوان بەبەستێک ئەم جۆرە کولێ دەخۆن با پێکەوە سەرنج دوێنە هەندێک لەو دیمەنانی بازاڕی کوێیت و سعودیە کە بازارکردن بەم کولێەوەدا في 15 وفي على 12 وفي على 5 وفي على 10 وفي على 20 ما شاء الله هذا شنو لە ڕۆژانی هەینیەکێک لە بازارە پڕفرۆشەکانی با وڵاتی کوێیت و سعودیە بازاڕی کولێ کڕارێکی زۆریش وەکو یەکێک لە ژەمەکان دەیکڕن و دەیخۆن کۆیتیەکان و سعودیەکان کولە بە چەندین شێوە لێ دەنێن لە نێو فڕەن بە هەڵماندن یاخود سوورکردنەوە بەڕای زۆرێک لەو کەسانی بازرگانی بەم کولەوە دەکەن ئاماژە بۆ دەکەن خواردنی ئەم کولەیە بۆ کۆمەڵێک نەخۆشی چارەسەرە بەتایبەت بەرگری مرۆڤ بەرامبەر بە نەخۆشەکان زیاد دەکات و چارەسەرێکی باشە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە بەپێی داتاکان هەر کیلۆیەک لە کولە بە 400 ریاڵی سعودی دەفرۆشرێت کە نزیکە لە 300,000 دیناری خۆمان. بێگومان تەبیعەتێکێت تۆ بتوانی ئەم جۆرە مێروانە بخۆیت بەڵام لە هەندێک بازار بۆ نمونە لە کوێیت و لە سعودیە پاش گەڕان و بەدەدەچوونمان بۆم بابەتە دەرکەوتووە کە هەندێک جار وەکۆی لە بازاری ڕەشدا دەفرۆشێت قەدەغە کراوە زۆر لە ئەو کەسانی کە پارێزەری مافی جاندارانن ڕخنەیان گرتووە لەو کەسانی کە بازرگانی بەم جۆرە مێرەوە دەکەن بەڵام دەڵێن ژمارەکەی ئەوەندە زۆرە ئەوان دەشتیگرن و دەشی خۆن و دەشفرۆشێت و بازرگانی پێوە دەکرێت بەڵام بە هەموو شێوەیەک بازرگانیکردن بەم جۆرە گیاندارەوە دەبێت بچێتە چوارچێوەی نایاساییەوە.